لەسەر دۆسەیە و کچەی کە 2 ساڵ پێش ئێستا تێزاب کرا بە لەشیدا دادگای سلێمانی سزای هەتاهەتایی بۆ 2 کەس دەرکرد و کەسێکی دیکەشی بە غیابی بە هەتاهەتایی سزادا. دادگای تاوانەکانی سلێمانی دوای 2 ساڵ لێکۆڵینەوە و دانیشتن ئەو دۆسیەی یەکلایی کردەوە کە پێشتر لە هەرێمی کوردستاندا وێنەی نەبووە. ڕووداوەکە بەهاری ساڵی 2014 لە شەقامی سالم لە ناوشاری سلێمانیدا ڕوویدا بوو، کاتێک 2 کوڕی گەنج بە ئەنقەست تێزاب دەڕێژن بە لەشی کچێکدا. لەو ڕووداوەدا کچەکە بەشێک لە ڕوخساری و قۆڵی تێزابی بەرکەوت بوو. بە گوێرەی بە دوواداچوونەکانی هێنارتی و لێکۆڵینەوەکانی دادگا دەردەکەوێ ئەو کەسانەی تێزابیان بە لەشی ئەو کچەدا کرده بوو لەلایەن کەسێکی دیکەوە ڕاست پێردراون کە دەوترێت دەستگیرانی کچەکە بووە، بەڵام بەر لە زەماوەند لە یەکتری جیابوونەتەوە. دوای دەستکەوتنی بەڵگەی یەکلایکەرەوە دادگا بڕیاری داوە ئەو 2 کەسەی دەستگیر کراون سزا بدات بە زیندانی هەتاهەتایی. هاوکات کەسی سێمیش کە تا ئێستا دەستگیر نەکراوە دادگا بە غیابی سزای هەتاهەتایی بۆ دەرکرد. بڕیارەکەی دادگای تاوانەکانی سلێمانی بە گوێرەی مادەکانی 412 و 414 بووە لە یاسای سزادانی عێراقی کە ئەو مادانە تایبەتن بە سزادانی هەر کەسێک کە هەستا بە ئەنجامدانی کارێکی زیان بەخش بە شێوەیەکی مەبەستدار و بێتە هۆی زیانگەاندن بە ئەندامێکی جەستەی مرۆڤ. هەرچەندە لەسەر ئەو ڕووداوە 2 کەس سزا دراون، بەڵام هێشتا ئەو کەسەی کە دەستی هەبووە لە هاندان و ڕاستپاردنی تێزاب ڕێژەکان دەستگیر نەکراوە و دادوەر بە شێوەی غیابی سزای هەتاهەتایی داوە. ئەو ڕۆژەی سزادراوان تێزابیان بە دەموچاوی ئەو کچەدا کردبوو، شاید حاڵەکان ئەوەیان وتبوو کە دەموچاویان پێچاب و ناسینەوەیان ئاسان نەبووە، بەڵام دوای زیاتر لە 2 ساڵ دادگا بەڕەسمی ناساندنی و سزایدان. بە گوێرەی زانیاریەکانی هێنارتی ئەو کچەی تێزاب کرابوو بە دەموچاویدا ئێستا لە سلێمانی دەژی.